الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز میوانانی ماڵی خوای پەروەردگار، سەلام و ڕەحمەتی خوای گەورە لە ئێمە و سەرجەم ئەهلی قیبلە بێ لە ئومەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. خوای گەورە لەم کاتە پیرۆزەدا بە چاوی ڕەحمەتی خۆی تەماشامان کە، لە عەزابی خۆی بە دوورمان کە، بارانی ڕەحمەتی خۆی بەسەر ئەم خاکی کوردستانە و هەموو خاکی جیهاندا بارێنێ و مرۆڤایەتی پێبەختەوەر بێ. یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکەیتەوە و بارانی ڕەحمەتی خۆتمان بۆ بارێنی، شیفای نەخۆشەکانمان بدەی، دڵمان ئاسوودەکەی لە خەم و پەژارە بە دوورمان کەی. ئامین. ئیمانداران، خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا وەکو خەڵاتێکی گەورەی خۆی لەناو هەموو خەڵاتەکانیدا باسی سێشتمان بۆ دەکا. دەفەرمێ ئەلەم نەجعل لەه عەینەین وەلیسانە وەشەفەتەین وهديناه النجدين. ئەی مرۆڤ بیر ناکەیتەوە کە دوو چاومان پێبەخشیوی و زمانێک و دوو لێوی جوانمان پێبەخشیوی و دوو ڕێگاشمان بۆ دیاری کردووی. جا تەماشای قورئان کەین، وەکو هەموو جارە دەڵێن زۆر وردە، یەک ئاەتی قورئانی ئینسان پەروەردە دەکا و بە ئاگای دێنێتەوە و لە خەوی غەفڵەت هۆشیاری دەکاتەوە. قورئان باسی چاو، زمان، لێوی بەیەکەوە کردووە. بۆ نمونە پێمان دەڵێ ئەم ئاەتە قورئانیە پێش ئەوەی زمانت بخەیتە کار بە چاوی سەر بڕوانە. شتێک بە چاوی سەری خۆت نەتبینی بێ و دڵنیا نەبی بە چاوی خەڵکی بڕوا مەکە و قسەی لەسەر مەکە. مەڵێ وایان گوت ئایا خۆت ئەمەت بینیوە؟ بۆیە قورئان پێش زمان عەینەین، دوو چاو، هەر بە چاوێک نا بە هەردوو چاوت بڕوانە. بە هەردوو چاوت مانای ئەوەیە کەسێک هەڵدەسەنگێنی تەنها لایەنی شەڕی مەبینە. ئەتەوێ قسە لەسەر کەسایەتیەک بکەی، قسە لەسەر لایەنێک بکەی، قسە لەسەر فکرێک، لەسەر کتێبێک، لەسەر بۆچوونێک بکەی، خوا نەیفەرمووی یەک عین، یەک چاو، بە دوو چاو. بە تەنها لایەنی خراپەی فڵان کەس مەبینە، بڵێ فڵان کەس هیچ خێری تیانێ، بەس شەڕەکەی مەبینە. نەخێر، خوا دەفەرمێ بە هەردوو چاو، بڵێ کامەی خێرە و کامەی شەڕە، بە چاوی سەر ورد بەوە ئەمجا قسەی لەسەر بکە. و لێوەکانیشت چۆن دەمودانت دادەپۆشێ، با هەندێک قسە هەندایان پۆشی، شەر نییە هەموو قسەیە بخەیتە ڕوو. قورئان دەفەرمێ وهدەیناه النەجدەین. عولەما لێرەدا سێ قسەیان هەیە. نەجدەین وەکو کاتی خۆی عیکریمە و مجاهید لە سەلەفی ساڵح دەفەرمون لە تەفسیری ئەم ئاەتەدا، ئەی ئینسان، خوای پەروەردگار لە کاتێکا تۆ لەدایک بووی، هیچ هێزێکی سەرزەوی، هیچ سەرپەرستیشتیارێکی پەروەردەیی، هیچ پزیشکێکی منداڵان ناتوانێ مناڵێک فێری ئەوە بکە مەمکی دایکی بمژێ. سبحان الله، ئەم مناڵە هیچ نازانێ کە لەدایک بوو خوای گەورە فێری ئەوەی دەکات زۆر بە جوانی مەمکی دایکی دەمژێ. عولەما دەفەرمون نەجدەین بە مانای دوو مەمکی دایکە کە خوا هیدایەتی ئەو مناڵە ساوایە دەدا کە ئاگای لە دنیانێ وەکو پێویست مەمکی دایکی دەمژێ. و لە کاتێکە ئەم فەنەی بۆ مناڵ هەیە گەورە ناتوانێ بیکە، دەشخوا و هەناسەش دەدا، واتە بۆری هەناسەشی کار دەکا، خواردنیش دەخوا. بەڵام کاتێک کە گەورە دەبێ ئەگەر ئەمە بکە بۆری هەناسەی بە خواردن دەگیرێ و دەخنچێ. خوای گەورە لە قورئانە دەفەرمێ وهدەیناه النەجدەین. تەفسیری دووەم بۆ ئەم ئاەتە ئەوەیە، خوا دەفەرمێت چاوم داوی تێ، زمانیشم داوی تێ، عقل و ژیریم پێبەخشیوی، لە ناخی خۆتدا چاکە و خراپەم نیشانداوی. واللهی بەڕێزان ئەمە وایە. الحلال بین والحرام بین. حەڵاڵ دیارە و حرام دیارە. ئەگەر ئینسان لە خۆی تێک نەدا و فیترەتی نەشێوا بێ بە حرام و بە خوێن ڕشتن، یەکسەر پێت دەڵێ عەرەق حرامە، بەڵام شەربەت حەڵاڵە، ماستا و حەڵاڵە. پێت دەڵێ زینا حەرامە، فیترەتی پاک ئەگە ئیسلامیشت پێ نەگەیشت پێت دەڵێ خێزانی حەڵاڵی خۆت ڕەواترین شتێکە کە لەزەتی شەرعی لێ وەرگری. ئینسانەکان زۆرجا پرسیار دەکەن، دەڵێ مامۆستا فڵان شتە تۆ بڵێ حەڵاڵ بێت، تۆ خۆت براکەم گومانت لەسەری هەیە، تۆ خۆت ئەوە تا دڵت ناڕەحەتە،
بۆیە خوای گەورە هەر لەناو سینەی خۆماندا مامۆستایەکی پێبەخشیوین. واللهی دڵی خۆت پێت دەڵێ ئەم شتە حەڵاڵە پێدیان نا، واللهی ویژدانی خۆت پێت دەڵێ ئەم کارە ڕەوایەیان نا. پرسیاری مامۆستای ئاینیشی ناوێ ئیلا مەگەر لە شتە زۆر وردەکاندا نەبێ. هەروەها وەهەدەیناه النەجدەین تەفسیری سێمی ئەوەیە بەم چاوە و بەم زمانە هەردوو ڕێگاکە لەبەرە. بە چاوت دەتوانی سەیری عەزەمەت و دەسەڵاتی خواکەی، گەورەی خوا ببینی و خوا چاکت بۆ دەنووسێ. هەر بەم چاوە دەتوانی چاوێکی بە بەزەی و سۆز بۆ منداڵێکی بێباوکی یەتیم بڕوانی، خوای گەورە ئەجرت بۆ دەنووسێ. هەر بەم چاوەش دەتوانی حەسوودی بە ماڵی خەڵک بەری، هەر بەم چاوەش دەتوانی بەخیلی بە ماڵی خەڵک بەری. چاوپیسی بکەی لاپەڕەی ئەعمالت بەم حەسوودیە ڕەش دەبێتەوە لە چاکە. بە زبان هەردوو ڕێگاکەمان لەبەرە، زیکری خوا دەکەی دەفتەرەکەت پڕ دەبێت لە باشە، هەر بەو زبانە غیبەت و بوختان بۆ خەڵک بکە، هەرچی چاکەتە دەڕوا. هەردووچیان خوا دەفەرمێت ئیختیارم داوەتە دەست خۆت. بەم لێوانە هەردووچیان دەکرێت بە دوولێوی ئینسان دەتوانی لێو هەڵقرچێنی لە زەلامێک و گاڵتەی پێ بکەی. زۆر کەس بەداخەوە لەگەڵ کەسێکا قسە دەکات کە پشتی هەڵکرد لێوی لێ هەڵدەقرچێنێ، ینی بە حسابی خۆی گاڵتەی پێ دەکات، خوا گوناهێک لەسەر دەنووسێ. هەر بەو لێوانش دەتوانی زەردەخەنەی بخێستە سەر لێوەکانت و بەرامبەرەکەت دڵخۆشکەی، خوا ئەجرێکت بۆ دەنووسێ. خوا دەفەرمێ ئەمانم داوەتە دەست خۆت. بۆیە بابەتەکەمان لێرەدا لەسەر زوبانە. وتاری ئەمڕۆمان بەو ناونیشانەیە بە زمانمان پارێزین، زۆر لەسەر زمان قسە بکەین جێگەی خۆیەتی، چونکە لە زمانە 17 ماسوولکە بۆ دروستکردنی یەک پیت دەجوڵێ. 17 ماسوولکە تا یەک قسە دەکەی، 17 ماسوولکە دەنگەژەکانت، هەناسەت، لێوەکانت، زمانت، ددانت، هەر هەمووی بەشداری دەکا بۆ دروستکردنی تەنها یەک وشە. ئێمە جاری وایە سعاتێ قسە دەکەین، جا بزانە چەند هەزار ماسوولکە جوڵاوە تا ئەم قسەیە دروست بووە. دەی حەیف نییە ئەم قسەیە بۆ قیامەت بە قازانجن نەبێ بۆ دنیا بەختەوەرن نەکا. قورئانی پیرۆز نوێژ و پاراستنی زمانی بە یەکەوە بەکارهێناوە. ئێمە ئەگەر کەسێ بڵێن فڵان کەس قەت نوێژ ناکا، بەلامانەوە زۆر گوناهێکی گەورەیە و هەرواشە. زانان هەندێکیان لەسەر ئەوەن ئەگەر کەسێ بەعەمدەن تەرکی نوێژ بکا پیا کافر دەبێت. خۆشمان وەکو موسڵمان قێز دەکەینەوە لە کەسێک کە لە ژیانیان نوێژی نەکرد بێت. بەڵام خۆشەویستانم ئێمە بۆ ئەهلی مزگەوت قسە دەکەین. بەداخەوە زۆر جار خەڵک هەیە زۆر نوێژکەرێکی باشە، وەڵڵی جەماعەتی مزگەوتیش دەکات، جومعەکانی نافەوتێ. ئەمە لە پیاوان و بە تایبەتتریش لە ژنانماندا، دەخوشکان و دایکانماندا. بەڵام کە لەگەڵت دانیشە لە مەجلیسیەکە ئەو زمانەی لە غیبەت و بوختانی خەڵک ڕاناوەستێ، خۆشی بە گوناهبار نازانێ، ئێمەش بە گوناهباری نازانین. بەڵام کە قورئانی پیرۆز تەماشا دەکەی وانییە. خوا دەفەرمێ قەد ئەفلەح المؤمنون، سەرەتای سوورەتی مؤمنون خوا دەفەرمێ بەڕاستی سەرفرازن ئیمانداران. جا لێرەدا ئەم قورئانە چەند وردە؟ کەلیمە سێ بەشە لە زانستی نەحوودا، حرفە، فعلە، ئیسمە. لە یەک ئاەتە خوا هەرسێکی کۆ کردوێتەوە. قەد حرفە، ئەفلەحە، فعلە، مؤمنون ئیسمە. هەرسێک بەشی کەلیمە لە یەک ئاەتە خوا کۆی کردوێتەوە. ئیعجازی قورئانە. هەروەها بە فعلی ماضی هێناوێتی، قەد ئەفلەحە، بە دڵنیاییەوە ئەوەی ئەهلی ئیمانە سەرفرازە، ئەوەی ڕۆژێک وەحدانیەتی خوای سەلماندووە کە خوا تاک و تەنهایە و محەممەد پێغەمبەری خوا بە ئیزنی خوا سەرفراز دەبێت. بەڵام خوا دەفەرمێ صفاتی ئەو ئیماندارانە یەکەمیان ئەوەیە الذين هم في صلاتهم خاشعون، لە نوێژەکانیاندا ملکەچن. ملکەچی بەو مانایە نایە ئینسانی وا دەبینی نوێژ دەکات، دەستەکانی ئاوادانێنەوە خۆی کزۆڵە دەکات. ئیمامی عومەر کاتی خۆی لە مەدینە کەسێکی بینی ئاوا نوێژی دەکرد، ملی بەلارەوە نابوو خۆی چەماندبەوە بە هەموو کەیفی خۆی لە پژملیدا. فەرمووی دینی خوا مەمرێنە، ئەوە خشوع نییە، ئەوە خۆمراندنە، بۆ ئاوا خۆت لار کردوێتەوە، بۆ ئاوا خۆت ناشرین کردووە. قیت و قنج ڕاوەستێ، سەرت بەرزکە. بەڵام خشوع ئەوەیە با دڵت لای خوا بێ، هەوڵ بدە دڵت لە بازار نەبێ، بە پێی توانە خوش هێندە بە ڕەحمە، تەنانەت ئەگەر لە نوێژەکەیە خەیاڵی شدڕۆی نوێژەکەت هەر لێ قبوڵ دەکا، ئەم خوای هێندە بە ڕەحمە. بەڵام ئەگەر دڵت لای نوێژەکەت بێ بە تەواوی معنە ئەجری تەواوت دەست دەکەوێت. خشوع ئەوەیە جەستەت خاشع بێ، بە تەکەبورەوە نوێژ نەکەی، دەستت بۆ لاشەن نەبەی. لە تەفسیری بێڵاویدا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم جار کە نوێژی دەکرد لە نوێژە چاوی بۆ ئاسمان بەرز دەکردەوە، سەحابەکانیش ئاوایان دەکرد.
کە ئەمایەتە هاتە خوارەوە پێغەمبەری خوا قەدەغەی کرد کە نوێژ بکرێ و ئینسان چاوی بۆرە و ئاسمان بڕوانێ و سەری بۆ ئاسمان بەرز کاتەوە ناسەیری شوێنی سوزدەکەت کە و کابرایەکی بینی لە کاتی نوێژە هەر ئێستاش سعودیەکان بۆ خۆیان ئاوان ئەگەر لە تەلەڤیزیۆنە بیان بینی بەردەوام خەریکی خوراندنی ڕیش و جل و جزداشە ئەوانن فەرمووی وەڵڵاهی ئەگەر ئەمە دڵی خشوعی تێدا بوایە ئەندامەکانیشی لە جوڵە دەکەوتن کەچی لەم نوێژەیە هەر خەریکی لەشی خۆیەتی بۆیە مەذهەبی ئێمە ئیمامی شافعی سەر مەذهەبی ئێمە ڕەحمەتی خوای لێ بێ بەلایە وایە ئەگەر شوێنێکت خورات دەستت هەمووی بەکارمەهێنا پەنجەیەکت بێنە یەک شوێنی پێ بخورێنەوە با دەستت بە تەواوەتی نەجوڵێ با خشوعت هەبێ خوا دەفەرمێ ئەو کەسە سەرفرازە کە نوێژ دەکا و خشوعی هەیە والذین هم عن اللغو معرضون لغو چییە ما لا خير فيه من الكلام وما لا يعني من قول أو فعل هەر شتێک خێری تێدا نەبێ هەر قسەیەک پەیوەندی بە تۆوە نەبێ خوا دەفەرمێ وازی لێ دێنن غیبەتی خەڵک ناکەن بوختانی خەڵک ناکەن باسی سەرەت و سامانی خەڵک ناکەن باسی پێگە و ڕێگەی خەڵک ناکەن تەداخلی ژیانی کەسایەتی خەڵک ناکەن ناڵێ ئەو ژن و مێردا ناڵێ ئەو منداڵ و باوکە ئەمانە پەیوەندی کەسایەتیەکانن ناڵێ دراوسێکەم وای کرد کچەکەی شووی کرد کوڕەکەی ژنی تەڵاقدا فڵان کە زوا بوو ئینسانی ئیماندار کە سەرفرازە خوا دەفەرمێت لەگەڵ نوێژە چاکەکەیدا زمانیشی پارێزراوە لە شتێک کە پەیوەندی بەوەوە نەبێ جا عەرزم کردن ئەگە بڵێن یەکێ نوێژ ناکە ئەڵێن ئای کە گونەهبارێکی گەورەیە ئەگە کافریشی نەکەین ئەگە ئەو هەموو غەیبەت و بوختانەی لێ دەبیستین تخوا حەق نییە وەکو نوێژ نەکەرەکە تەماشایکەین بۆیە ئاگامان لە زمانمان بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەدەغەی کرد شاهیدی بدەی بۆ هیچ کەسێک بڵێ فڵان کەس بەهەشتیە بەڵام وەڵڵاهی خۆی لە صحیحی بوخاریدا دڵنیا بوو لەوەی ئەم کەسانە بەهەشتین کە فەرمووی من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة لبخاري دا أم حديث هاتوا صحيحة فمي هكذا الزمان بداته بڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زمانت دەدەمێ دڵنیا بە دووشتم دەپارێزم واللهی دەفەرمێ منیش زمانی دەدەمێ کە مرد جێگەی بەهەشتە فەرمووی هەر کەسێک زمانم بداتێ دڵنیام بکە بەسەر خۆیان زاڵ بێ ئەوەی لە بینی ئەم دوو شەوی لەدایە کە پارچە گۆشتێکە و زمانی پێدەوترێ بیپارێزێ کەس بە زمانی تۆ نەژیرا بێ کەس بە زمانی تۆ جاسووسی لەسەر نەکرا بێ کەس بە زمانی تۆ حەسوودی پێ نەبرا بێ هیچ ژن و مێردێک بە زمانی تۆ تەلاق نەدرا بێ هیچ باوکو ئەولادێک بە زمانی تۆ لێک جیا نەبوو بنەوە هیچ دوو شەریکێک بە زمانی تۆ شەراکەتەکەیان هەڵنەوەشا بێتەوانێ و لێک نەبوو بن بە ناحەس کاتێک چوویتە دیوانی خوا بەو زمانت کەس بە هیلاکە نەچوو بە پێچەوانەوە خێرت پێبەخشیەوە و فەرمووی زمانیشم بداتێ ئەوەی لە نێوانی هەردوو ڕانیایەتی لە ژن و پیا و کە عەورەتێتی زینای پێ نەکرد بێ واللهی زمانی دەدەمێ کە جێگەی بەهەشتە بەو خوای بەڕێزان سوپاس بۆ خوای گەورە میلەتی ئێمە زۆر بە ئەخلاقە هەموو ئەوەی کە تۆ دەیبینی ئێستا لەم مزگەوت و مزگەوتەکان و دەرەوەی مزگەوتیشدا واللهی سوپاس بۆ خوا لە زینا پارێزراوە الحەمدولله ها پێغەمبەری خوا بینی شەویلەکەی پێشخست لە بینی ڕانەکەدا یعنی خۆگرتنی زمان قورسترە لە نەکردنی زینا چونکە زمان بەردەوام بەڕەڵایە زۆر مراقبەیەکی زیاتری دەوێت لەوەی کە داوێن پاک بمێنیتەوە لەسەر زەویدا تا دەمری بۆیە ئەو کەسەی کە خوا نەخواستە زینا دەکا ئەگەر ببیستین لە گەڕەشێکە فڵان کەسێک هەیە بەدڕەوشتە دوو لە ڕووی ئێوە مسلمانان و ماڵی خۆ هەموو میلەتەکەم هەموو خەڵک راپۆرتی لەگەڵدا ئیمزای لەسەر کۆ دەکەینەوە فڵان کەس دەرکەن چونکە بێڕەوشتە لەم گەڕەکەدا جێ نەکەنەوە خانووی بەکرێ مەدەنێ مەهێڵن دراوسێتان بێ دەی وەڵڵاهی ئەو کەسەش کە زمانی ڕاناوەستێ لە غەیبەت و بوختانی خەڵک و بە هەموو شوێنێکە وەکو مار و هار دەڕوا وەڵڵاهی فەرقی نییە لەگەڵ داوێن پیسەکەدا ئەی بۆ ئەمە دەرنەکرێ لە کۆمەڵگادا ئەی بۆ دەری نەکەین لە ماڵەکانماندا وەڵڵاهی هەردووچیان وەکو یەک گوناهن هەر کەسێکیش خوا ڕەحمی پێ بکە ئاگال لە زمان و داوێنت بێ ڕەسوول الله ڕوحم بە قوربانی بێ صلی الله عليه وسلم فەرمووی وەڵڵاهی زمانت دەکەم مردن و بەهەشتت دیەکە دەی با بە خۆماندا بچینەوە وەکو خوای گەورە لە زینا پاراستوینی بەویستی خۆی خوا ڕەحممان پێ بکە بەویستی خوای گەورە ئاگامان لە زمانیشمان بێ بە یەک قسە ژیانی کەسێک گۆڕانکاری بەسەرا دێ بۆ نمونە کەسێک بە کەسێکی تر بڵێ ئای کە بێبەختی ئای کە نەحەساوەی وەڵڵاهی تۆ قەت نابی بە هیچ بڕواتان بێ ئەو ئینسانە دەڕوخێ یەکسەر فەشەل دێنێ بڕوای بەخۆی نامێنێ بۆیە قەت بە مناڵەکەت ماڵێ هەی بەدبەخت مەڵێ تۆ نابی بە هیچ بەخوا زەحمەت هیچ لێ پەیدا بێ بە یەک وشە دایک و باوکی بەڕێز ئەم مناڵت دەڕوخێنی
نابڵە کوڕم خەڵکیش هەروە بوو هەموو کەسێکە لە دایک بوو زانایەکی گەورە نەبوو بازرگانێکی گەورە نەبوو خەڵکیش هەروەک تۆوا بوو هەوڵیدا بەویستی خوا تۆ زانایەکی گەورە لێ دەردەچێت ئەگەر ئەم ساڵ لە مەکتەبا باشنی بەویستی خوای گەورە ساڵێکی کە دەردەچی فڵان کەس بە 3 ساڵ پۆلێکی بڕی ئێستا پزیشکە هانی بدە بە یەک قسەمەی ڕوخێنە ئەگەر کەسێک مامۆستایەکی ئاینی بە کەسێک بڵێ قەت خوا لێت خۆش نابێ ئەزانی مەویسی دەکەی لە ڕەحمەتی خوا زیاتر خراپی دەکەی ئەگە بڵێ چەندە گوناهبار بێ ڕەحمەتی خوا لە گوناهەکەی تۆ گەورەترە یەکسەر ئەم ئینسانە بیر دەکاتەوە خوا لێم خۆش دەبێ با لەسەر خراپە بەردەوام نەبم لە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم 22 باس کراوە بۆتان کابرا 99 کەسی کوشت بوو کە لە کابرای عابید و خواناسی پرسی خوا لێم خۆش دەبێ وتی بڕە دەرەوە با خوا بەهۆی تۆ غەزەب لە منیش نەگرێ کوڕە دەکتی کە خوا لێم خۆش نەبێ بەخوا بە بیکەم بە سەد ئەویشی کوشت بەڵام دواتر کە چوو بۆ لای عالمێک جارش کە نوری خوا هاتەوە دڵیەوە وتی تۆ بڵێ ئەگەر تەوبە بکەم خوا لێم خۆش بێ کابرای زانا و عالم بە دینی خوا وتی ئەرە وەڵڵاهی 100 کەسی شت کوشت بێ هێشتا دەرگای ڕەحمەتی خوا ئەفراوانە و خوا لێت خۆش دەبێ ئەم ئینسانە بەم قسەیە 100 قەتڵی کردبوو کەوتی خوا لێت خۆش دەبێ و خوا مەویستم ناکا لە بەهەشتی خۆی دڵی نەرم بوو بە چاوی پڕ لە فەرمێسکەوە تەوبەی کرد و خوا هەر لەوێ مراندیشی چووشە بەهەشت بە لەولای چاکان و پاکان ڕۆیشت بۆیە ئینسان نابێ خەڵکی مەویستکا لە ڕەحمەتی خوا بڵێ خەڵکی نەخوا لێتان خۆش نابێ بەو قسەی ئینسانێک بەرەو خراپە دەبەی دکتۆر و پزیشکێک کە دەوێت نەخۆشی دەچی بۆ لای بەس بە نەخۆشەکە بڵێ بەخوا مەویست بەخوا زەحمەتت چاک ببی وەڵڵاهی هەموو دەرزی و دەرمانی دنیا بدەی بەو نەخۆشە تازە چاک نابێ ڕووخاندت ئەی ئەگە بڵی نە ئەم نەخۆشی تۆ ئاسانە دکتۆر ئەگە بشزانێ نەخۆشەکە چارەسەری نییە بڵێ مەویستمە بە لە ڕەحمەتی خوا ئێمە لە دنیایەکی پێشکەوتووی زانستی داین ئەو نەخۆشەی ئەمڕۆ چارەسەری نییە بەویستی خوا دوای سەعاتی شتر دەرمانەکەی دەدۆزرێتەوە زۆر دڵنیا بە چەند کەس لە تۆ نەخۆشتر بوون و باش بوون وەڵڵاهی ئەم نەخۆشەی یەکسەر ورەیەکی بەبەرادێتەوە یەکسەر معنەویەتی بەرز دەبێتەوە بنیاتی دەنێیەوە بۆیە بە یەک وشە ئینسان دەڕوخێ بە وشەی ئینکاح و تەزویج کوڕوکچێکی نامەحرەم دەبن بە حەڵاڵیەک بە وشەی تەلاق و هەر بە زمان دەوترێ ژن و پیاوێک چەند ساڵە بە یەکەون کۆشکی خێزانیان هەڵدەوەشێ هەر ئەو زمانەیە بنیاد دەنێ هەر ئەو زمانەیە دەڕوخێنێ هەر ئەو زمانەیە بە وشە و دێڕێکی جوان کۆمەڵگا بەرەو چاکی دەگۆڕێ لە یەکێک لە شارەکانی ئەمریکادا سەرنجیان بەسەر هاتە بدەن لە یەکێک لە شارەکانی ئەمریکادا کابرایەکی بەتەمەن لە فڕنێک و نانەوایەکدا کولێرەیەک دەدزێ پۆلیس دەستگیری دەکات ئەچێتە بەردەمی دادوەر و حاکم پێی ئەڵێ بۆ کولێرەکە دزیوتە ئەڵێ بەڵێ من ئەو کولێرەیەم دزی ئەشزانم تاوانە بەڵام وەڵی جەنابی حاکم من کابرایەکی بەتەمەنم و پارەم پێ نەبوو کەسابەتیشم پێ ناکرێ وەڵڵاهی لە برسانە کولێرەکەم دزی لە برسانە کولێرەکەم دزی ئەینا ئەوە نییە پارەم پێ بێ و نەیکڕم حەزم لە دزی نەبوو حاکم وتی لەبەر ئەوەی کەوا دانن نابە تاوانەکەتدا و دەشزانی کە قەدەغەوەیە لە ڕووی یاساوە بە حکمەوەی برسیشی و عوزرێکت هەیە نادگرم بە پێی قانون دەبێت $10 غەرامە بدەیت بەڵام من دڵنیام تۆ پارەی کولێرەیەکت پێ نەبووە چۆن $10 بدەیت من ئەو $10 لە گیرفانی خۆم بۆ تۆ دەدەم و دەیخەمە خەزانەی دەوڵەتەوە کابرای حاکم زۆر بەبەزەیی بوو $10 دەرێ ناو لەسەر مێزی دانا و پۆلیسێک بردی بۆ سندوقی حکومەت بیخاتە ناوەوە ئەوانەی لە هۆڵی دادگادا بوون ئەندامانی جەلسەی دادگا حاکمەکە پێیوتن لەبەرەوەی ئەم پیاوە پیرە لە شارێکە لێی قەوماوە و برسیە و کەس ئامادە نەبووە هاوکاری بکە ناچار بە دزیکردن بووە دەبێ هەر یەکێک لە ئێوەش $10 دابنێ $480 بۆ کۆ کردەوە و دای بە کابرای پیرەوتی ئەمە بۆی لەمە دووە تووشی دزی نەبی ئەم موقیفە جوانە ئەم قسە جوانەی حاکم پێینەوە عیب ناکەی بەسەری سپیەوە دزی دەکەی بژمردیا لە برسانە دەبوو دزین نەکردا خۆ دەیتوانێ و قسەیش پێ بڵێ نا هەڵوێستەکەی بە شێوەیەکە گۆڕی ئەمە بوو بە هۆکاری ئەوەی لە وڵاتێکی وەکو ئەمریکادا تەقاوتی و خانەنشینی بۆ پیر و پەکەوتەکان ببڕێتەوە هەر ئەم دەنگ و باسە بڵاوەوە گەیشتە پەرلەمان کرا بە پرۆژە یاسا دەنگی لەسەر دراز جێبەجێ کرا و هەزاران و ملیۆنەها پیر لە سایدا حەسایەوە بە یەک قسە ئینسان هەڵوێستەکان دەگۆڕێ دەشتوانێت بە یەک قسە بەبارێکی ترا بیڕوخێنێ قسە ئەوەندە بەهێزە نەک کاریگەری بەڕێزان بۆ سەر مرۆڤ هەیە تەنانەت بۆ سەر ئاو هەیەتی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم فەرمانی پێکردوین لە سەرەتای نان خواردنە
لە سەرەتای ئاو خواردنەوەدا بسم الله الرحمن الرحیم بڵێ کە لێ بووشتەوە بڵێ الحەمدولله سوپاس بۆ خوای گەورە. کابرایەکەیە زانایەکی بەناوبانگی جیهانیە ناوی دکتۆر ئەنجل ئەسکیدرۆیە. ئەم پیاوە خۆ مسڵمانیش نییە. لە توێژینەوەیەکی لە مختبەرێکی کیمیاییدا باسی ئەوە دەکات دەڵێ ئاو هەستی هەیە. پەرداخی ئاوم هێناوە پێم وتو ئاوەکە تۆ زۆر جوانی، زۆر ڕوونی، زۆر پاکی، ئەو بێڕەنگیەت ڕەنگی جوان کردووی، ئەو بێتامیەت تامی خۆش کردووی. ئەڵێ زۆر ستایشی ئەو ئاوەم کرد لە کاتی تینوێتیدا ئاوەکە تۆ گەورەترین سامانی بۆ ئینسان. ئەڵێ سەیرم کردو بە میکرۆسکۆپ سەیرم کردووە گردەکانی ئاوەکە هەموو ڕێک دەبن وەکو دیوارێکی ڕێک و جوان جوان دەوەستن. ئەڵێ دوای هەر ئەو پەرداخە ئاوە هات قسەم پێ لەگەڵ کرد. ئەمووی هەی ئاوی بۆگەن، هەی ئاوی ناشرین، دا تۆ چ نرخێکت هەیە، چ ڕەنگێکت هەیە، چ تام و بۆنێکت هەیە، بە کەڵک نایەی. ئەڵێ وەڵڵی سەیرم کردووە هەموو گردەکانی تێک دەشکێن و بەعاجزی و مەلولی پێوە دیارە. سبحان الله حتى ئاو قسە تەئسیری تێدەکا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دەفەرمێ ئاوت خواردەوە بسم الله بکە وەڵڵی گردەکانی جوان دەبن و لە مەعیدەتا بە ئاسانی هەرز دەبێت، سوودی لێ دەبینی. لە کەناڵی سمارتسەوە کە کەناڵێکی فەزایە دکتۆر محەممەد ڕاشد دەڵێ گوڵێکم هەیە لە ماڵەوە. ئەم زانانە بە چەندین ساڵ دیراسە لەسەر ئەم شتانە دەکەن. ئەڵێ ئەو گوڵم کاتێک کە ڕووم خۆشە، کە دڵم پێی خۆشە، کە دەستی بەسەرادێنم، کە بۆنی دەکەم، کە ئاوی دەدەم، مەدح و ستایش دەکەم، ئای گوڵەکەم چەند جوانی. ئەڵێ یەکسەر بە ئامێری وردبین سەیری دەکەم گوڵەکەم دەگەشێتەوە، ڕەگەکان و قەدەکانی هەمووی دەجوڵێن. کاتێک کە قسەی پێ دەڵێم و دڵم پێی خۆش نییە و من دڵم تەنگە سەیری دەکەم گوڵەکەشم دڵی تەنگە. ئەوانەی کە لە دەوروبەرمانن ئەوانەش تەئسیری قسەیان لەسەری هەیە، ئەوە هەمووی عیلمە. بۆیە فەلاحی ئێمە جوتیاری ئێمە کاتی خۆی چونکە دڵی بە زرعات و فەلاحەتێکی خۆش بوو هەها زەوی چەند بەبەرهەم بوو. ئێستاوی فەلاحەت و زرعاتیش دەکا هەر پێی ناشکرە وازانە کەسابەتێکی سووکە لە ناچاریدا دەیکا چونکە دڵی پێی خۆش نییە و محبەتی لەگەڵیانی ئەویش بەرهەم نادا، ئەویش وەکو پێویست بەرهەمی جارانمان ناداتێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ جەنازەیەک مردوویەک لە ناو دارەمەی تابوو ڕایان بوارد فەرمووی مستەریح ئەو مستەراح منه. ئەمە یانی ئیسراحەتی کرد، یانی ئیسراحەتی لەدەست کرا. وتیان بۆمان ڕوون بکەوە. فەرمووی إن العبد المؤمن يستريح من نصب الدنيا. إنسان إيمان دار بمردن رزقاري دبيل ناراحت يكاني دنيا. والله مردن إسراحته وإنسان إيمان دار لا تواوي نخوشي وناخوشي رزقار الدبي بمردن دقيت راحته إسراحتي هميشي. والعبد الفاجر يستريح منه العباد والبلاد والشجر والدواب. باسي شواش ليكل إنساني خلافكار كدمريخ خوي بدبخت دبي بلام تشواش لدستي إسراحت دكان عبدكاني خوام روفكان ولاتو نشتمان لدستي إسراحت دكا چونك هيوا هي ميكروب بو أم خاكو خلقا حتى بميننا على أم خاك بحاسيتوا خاك إسراحت دكا فرموي دارو درخد إسراحت دكا أعجلكان إسراحت دكان أجر أم إنسان مر أم تشواري إسراحت دكان يعني أعجلكان وتناند قولكان ودارو درختكانيش بقسەی ناڕەحەتی ئینسانێکی خراپەکار بێزارن و بەل لە ناوچوون و مردنی ئەوانیش دەحەسێنەوە. من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. فیتنەیەک ڕوو دەدا ژن و مێردێک ئاژاوە دەکەوێتە بەینیانەوە، دوو حیزب ناکۆچیان هەیە، دوو کەس خەریکە فیتنەیەکی گەورە لە دراوسەکانە ڕوو دەدا. جەنابە دۆکو مسلمانێک بەو پێگەیەی کە هەتا دوو هەڵوێستن لەبەرە فەلیەقل خەیڕەن بێدەنگ مەبە، هەوڵ بدە قسەی خێر بکەی، هەوڵ بدە قسەی ئاشتەوایی بکەی و ئەم دوانە بەیەک بگەێنیەوە. ئەگەر بۆن نەدەکرا قسەکە لێوەر نەدەگیرە نەتدەزانی جوان قسەی خێر بکەی هەروەها یان خوا نەخواستە دەروونت خراپ بوو حەزت بە فیتنەیەکە دەکرد ئەو لیەسموت بێدەنگ بە. ئەو کەسەی کە فیتنەیەک ڕوو دەدا ئەگە قسەی خێری بۆ نەکرا زمانی دەپارێزێ و قسەی فیتنەی ناکە خوا وەکو ئەجری قسەکەرە خێرەکە قسەی بۆ دەنووسێ ئەجری بۆ دەنووسێ. سوبحان الله چەند گەورەیە کە قسەی خێرت بۆ کرا بیکە زمانت مەگرە، ئەگەر بۆت نەکرا بێدەنگ بە خوا بەقەدەر ئەجری کابرای قسە خێر کرد خوای گەورە پاداشیش بۆ تۆ دەنووسێ. الكلمة الطيبة صدقة. قسەی جوان سەدەقەیە، بەڵام کاتێ خێر و سامانەکەت ماڵەکەت دەبەخشێەوە لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. پارەکەت بەخشیوە، دینارەکە دۆلارەکە لە ماڵت هاتوۆتە دەرەوە، ماڵی فەقیرەکەشت ئاوادان کردوێتەوە، برسیەکەشت ڕزگار کردووە، هەتیوەکەشت دڵخۆش کردووە. سوبحان الله دوای چەند ساڵ یەک جا منەتی بەسەرا بکەیتەوە
بڵێ هەی بێسفەت لەبیر دەچیان 10 ساڵ لەمەوە بەر من لە کاتی گرانیدا تەنەکەیە گەرممدا بەتەوە ئەو هەموو چاکەیە نووسراوە ئەویش تێر بۆ خوای گەورە 100 سەدەقەکەت ڕەش دەکاتەوە هەمووی بەتاڵ دەکاتەوە ئەگەر توانات هەبوو بە لە تەخورمایەک خۆل لە دۆزەق ڕزگارکە ئەگەر توانان نەبوو فەبیکەلیمەتین طەیبە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قسەی جوانی بارتەقای بەخشینی ماڵداناوە بەڵام ماڵەکەش ببەخشی زمانت تاڵ بێ خوای گەورە لێت قبوڵ ناکە فەرمێ ئەو پارچە گۆشتەی لە ناو دەمایە کلیلی دەرگای خێر و بەڵایە هەروەکو دەرگای خێر دەکاتەوە سەری زۆر بەڵاش هەڵدەداتەوە ئەمە کلیلێکە دەرگایەک خێرە دەرگایەک شەڕە بەم کلیلە هەردوو دەرگاکە دەکرێتەوە خۆت خێرەکەی پێ بکە و دەرگای شەڕەکە داخە جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی الکەلیمەة الطەیبەة صەدەقە حەز دەکەم لەسەر وشەی الطەیبە بوەستین کەلیمەی طەیب کە بە سەدەقە و خێر بۆ دەنووسرێ ئەبێ ئەم سیفەتانەی تێدا بێ یەکەم لە دڵێکی پاکەوە بێ بۆ مجامەلە نەبێ لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا بۆ هەموو مسلمانان و بینەران و بیسەران هیوا هەیە کە تووشت دەبێ زۆر بە قوربانت بم بە ساقەت بم ڕوحمی چاومی ئەزیزمی کەچی کاتێ پشتت هەڵکرد لە هەر پێم ڕابواردووە یعنی بە حسابی خۆی تۆی خەڵەتاندووە ئەوە مجامەلەیە ئەوە هەرچەند قسەکە جوانە لە ڕووکاردا بەڵام چونکە لە ناخێکی پاکەوە نایەتە دەرەوە گونەهبار دەبی نەخێرت بگاتێ ئەبێ کاتێک کە ڕێز و حرمەتت لە کەسێک گرت ناخیشت ئاوا لەگەڵ یا پاک بێ بۆ مجامەلە و خەڵەتاندنی بەرامبەرەکە نەبێ دووەم لە شوێنی گونجاودا قسە خێرەکە بکەیت بەڕێزان ئێمە جاری وا دەچینە ناو پاسێکەوە لە ناو قەمەرەیەکین ئەم شوێنانە شوێنی گشتین یعنی من مامۆستای ئاینیم نابێت لە ناو پاسێکە مەوعیزە بۆ خەڵک بدەم خۆمە قسەکە خێرە باسی خوا و پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم بەڵام ئەو مافەت پێدڕا نابێنرێت چەند جوانە لە ناو پاسێکە دانیشتووی بێدەنگ بی چەند جوانە لە ناو قەمەرەیەکە دانیشتووی لە دڵی خۆت زیکری خوا بکەی بە زمانیش دەری مەبڕە بیر لە گەورەی و دەسەڵاتی لە گوناهەکانی خوا بکەوت بیر لە گوناهەکانی خۆت بکەوە ئەم شوێنە گشتیانە با قسەکە خێریش بێ مەیکە چونکە شوێنی نییە لە ناو دایرەیەکە خەڵک سەری گرتۆ بۆ معاملات مەیکە بە هەواڵ پرسینی نەخۆش و فڵان کەس چۆنەوان خۆ ڕاست ئەم قسانە خێرن بەڵام شوێنەکە گونجاو نییە چونکە دایرەکە فەوزای تیا دروست دەبێ تەلەبەیەک لە ناو پۆلە لە جامیعە بێ لە پەیمانگا بێ لە ئامادەییدا بێ مافیەوەی نیە قورئان بخوێنێ خۆ قورئان گەورەترینی زیکری خوایە چونکە شوێنەکە بۆوە نەکراوە پێویستە تۆ لەوێ گوێ لە مامۆستا بگری شوێنەکە گونجاو نییە با کەلیمەکەش خێر بێ ئەبێ ئاگال لە شوێن بێ سێمیان لە کاتی گونجاودا وشەی هەواڵپرسین و سەلام عەلەیکم و جەنابەت چۆنی و ماڵ و منداڵ چۆنن جوانە بەڵام براکەم کاتی مزگەوتەوە ئەوانە تەرکە ئەوانە هەڵگرە بۆ دەرەوەی مزگەوت چونکە لەوانەیە یەکێ نوێژ بکە یەکێ قورئان بخوێنێ یەکێ زیکری خوا بکە لێی تێک دەچێت خۆ ڕاست ئەم قسەیە تەیبە بەڵام چونکە شوێنەکە گونجاو نییە بۆی نابێ کاتەکە گونجاو نییە دەڵێن جارێک مامۆستایەکی بەڕێزی ئەمە هەر واقع بووە کتێبێکی خوتبەی هەبووە ساڵ 12 مانگ هەر ئەوەی خوێندوتەوە ساڵێشکە هەر بێدا هاتوتەوە کە وەختی ئەو خوتبەیە هاتووە کاتی خۆی بە زمانجی عەرەبی دانراوە باسی نوێژە بارانە بووە وەختیش کەیە چلەی هاوینە خەڵک خەریکی سوورکردنی خەرمانی ئەو زەمانەیە ئەڵێ مامۆستا باسی نوێژی بارانە و دوعای بارانی یەکرد یا ڕەبی خوا بارانی ڕەحمەتان ببارێنی خەڵکەکە واقعیان وەڕما بوو ئەگەر دەڵێن ئامین خوا بارێ خەلە و خەرمانیان وێران دەبێ ئەگەر ناڵێن ناکرێ مامۆستا دوعا دەکەوە ئەمان ئامین نەکەن لەبەرەوە ڕاستە خۆ دوعاکە خێرە بەڵام کاتی گونجاوی خۆی نییە سبحان الله یەک زیکری خوایە بەڵام تۆ مافە نیە لە ناو نوێژە ئەم زیکری خوایە و کەلیمە طەیبە بکەی ئەمەش هەر لە یەکێ لە مزگەوتەکانی ئەم کوردستانە ڕوویدا بوو کابرایەکی بەڕێز لە ناو نوێژە پێشتر زمانی ڕاهاتۆ زۆر بە زیکری خوا زۆر وتوێتی سبحان الله مامۆستای بەڕێز لە تەحیاتە دادەنیشێ و کابرایەک سەڵە سبحان الله ئیمامی مزگەوت بەرز دەبێتەوە هەستێتەوە نوێژەکەم لێ تێک چووە دیارە وەختی تەحیات نەبوو بەسەهو چووم مامۆستا هەڵەی نەکردو ئەم لە زمانی دەرچوو وتی سبحان الله ئەڵێ ئەوەی تەنیش کابران نەیدەزانی چۆن بە مامۆستا بڵێ مامۆستا هەڵەن نەکردووە وتی نا سبحان الله بۆی مامۆستا تێبگا و دانیشێتەوە ئێمە جاری وایە زیکری خوا دەکەین بەڵام ئەگە ئەو زیکری خوایە شوێنی خۆی نەبوو هەڵە بە یەکێک دەکەین کەلیمەی طەیبە ئەبێ کاتەکەی گونجاو بێ بۆ ئەوە ئاستی ئەو کەسی کە قسەی لەگەڵ دەکەی تەمەنی تۆ لەگەڵ مناڵەکە قسە دەکەی نابێ وەکو لەگەڵ مامۆستایەکی زانکۆدا قسە بکەی ئاستی زانستی کەسێک لە جامیعەدا محاضەرەیەک بدا نابێ وەکو بۆ کۆمەڵە فەلاحی حرمەتم هەیە لە دەشتا قسە بکە ئەبێ ئاستی زانستیان بخوێنێتەوە
ئاستی دەرونی کەسێک ئەولادێکی مردووە لەو پەڕی دەروون ناڕەحەتیدایە تۆ نابێت باسیەوە بکەی با بچین سەیران و سەفەرێ بکەین و دوو قسەی خۆش بکەین و خواردنێک بخۆین ئەمە دەرونی ئەو لەگەڵ ئەوەدا ناڕەحەتە ئەوە ناکرێت تۆ باسی ئەوەی بۆ بکەیت کەسێک لەگەڵ خێزانی خوا نەخواستە جیا بۆتەوە تۆ نابێت باسی بەختەوەری خێزانی خۆت بکەیت چونکە ئەو دەرونی پێی وێرانتر دەبێت ئەم قسان ڕاستە تەیب و خێرن بەڵام بۆ ئەو کەسە ناگونجێ ئەبێ ئاستی دەرونی ئەو بخوێنیتەوە ئاستی ئابووری کابرا لە سایە حکومەتێکی گەندەڵەوە 3 مانگە مەعاشێکی وەرنەگرتووە قەت حەزم لێ نییە بڵێم خوا ئەوانن لە ناوبەرێ بەڵام دڵم یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی هەر کەسێک بوو بە سەبەبی ئەوەی لەم هەموو کوردستانە دەوڵەمەندە ئەم خەڵکە بوو مەعاشێک ئەوا بکە خوایە هیدایەتی بدەیت خوایە هیدایەتی خراپەکاران بدەیت و بیان هێنەوە سەر ڕێگای ڕاست و دەرویەکی خێر لەم میلەتە بکەیتەوە کابرا 3 مانگە مەعاشێکی وەرنەگرتووە نیو موچە وەردەگرێت معقول نێت تۆ لەگەڵ یادانیشی باسی دەفتەرە دۆلار بکەیت بە دەفتەری ئەوەم کڕی و بەوام کرد و ئەو کابرا باری ئابووری لەگەڵ ئەم قسانە ناگونجێ زیاتر پێی دەڕوخێ ئەبێ بڵێ خەڵکی لە تۆش خراپتر هەیە ئەلحەمدوللا چانی ئەمن و ئەمانێک لە وڵاتە هەیە خوای گەورە خراپەکەمان بۆ چاکە مامۆستایەکی ئاینی باسی زەکاتی حوشتری کردبوو لە کوردستانی خۆماندا کابرا قەت حوشتری هەر نەدیوە نیو سەعات لە مەوعیزەی عەسرانی ڕەمەزانە حوشتر لە 5 سەراغ ناقەیەکە و ناقە تەمەنی ئەوەندەیە و ئەوەندەیە وەڵا کابرایەک ناچار وتی مامۆستا تۆ حوشترەکەم نیشاندا قیر و سیا لە زەکاتەکەی من حوشترم نەدیوە هەتا زەکاتەکەی بزانم باسی زەکاتی شتێکم بۆ بکە کە لێرەدا هەبێ دەبەرەوە بواری ئابووریەکەش گرنگە با کەلیمەکە خێریش بێ با شەرعیش بێ بەڵام ئەم قسەیە بۆ ئێرە ناگونجێ کۆتا خەڵمان ئەوەیە جاری وا هەیە ئینسانەکە قسەیەکی خێری پێیە بەڵام ناتوانێت دەری بڕێ بۆیە لە قورئانی پیرۆزە ئاماژە بەوە کراوە ئەگەر حەقێکت پێ بوو شتێکی ڕاستیت پێ بوو داوایەکی حەقی خۆت هەبوو ئەتزانی زمانی تۆ زمانی داواکردن نییە بیسپێرە بە کەسێکی تر ئەها لە یاسادا پارێزەر هەیە بۆیە لە قانوندا جاری وایە تۆ حەقێکت هەیە بەڵام زمانی تۆ زمانی پارێزەر و محامیەک نییە زمانی ئەو دەڵی نەشتەرە جوان داوای شتەکە دەکا هەر هەمان حەق خۆت داوایکی حەقەکەت دەفەوتێ بۆیە زۆر جار جێگەی خۆیەتی ئەگە حەقێکت هەبوو لە ڕێی محامیەکەوە داوای بکە خۆت مەچە حزوری دادوەر وەکو لە قورئانە ئەم قورئانەی ئێمە هەموو شتێکی تیا بەیان کراوە کە خوا فەرمووی ئەی موسای پێغەمبەر سەلامی خوا لەسەر موسا و هەموو پێغەمبەران بێ بڕۆ بۆ لای فیرعەون و پەیامی خوای پێڕابگەێنە و واز لەستەم کاری بێنێ یەکسەر حەزەتی موسا فەرمووی وأخي هارون هو أفصح مني لسانا فأرسله معي رد أن يصدقني إني أخاف أن يكذبون لسورة قصص آية 34 فەرمووی خوایە گیان من زمانم تۆزێ فسە کاتێکیش کە تۆزێ تووڕە ببم زمانم ئەوەندەی تر دەیگرێ بەڵام هاڕوونی برام زۆر زمانی پاراوە خۆ موسا لە هاڕوون گەورەترە بەتەمەنترە پلەی پێغەمبەرایەتی بەرزترە و هەر نەبووتە پێغەمبەر هێشتا خوا دواتر دەیکا بە پێغەمبەر غەریبی زۆرتر دیوە خەباتی زۆرترە ناڕەحەتی زۆری کێشتووە بەڵام دەفەرمێ خوایە ئەم زمانەی من ناتوانێ ئەو حەقی تۆ بگەێنێ خوایە گیان هاڕوونی براشم کە بە پێغەمبەر چونکە زمانی زۆر فەسیحە ئەو دەتوانێ ئەوەی کە من دەیڵێم لەبارەی گەورەی تۆ بە جوانی دەری ببڕێ ئەو دەتوانێت نمونەی جوان بۆ فیرعەون و دەسەڵاتەکەی بێنێتەوە ئەو دەتوانێت بربەرەکانی و مناقەشە لەگەڵ کافرەکاندا بکە ئەو دەتوانێت بەرەو ڕوویان بێتەوانێ و لە قسە پەچی ناکەوێت زمانی زۆر پاراوە خوایە ئەویش بکەی بە هاوبەشم و قسەکانی من بگەێنێ و پشت ڕاستم بکاتەوە ها يصدقني أي بتوضيح ما قلته بەوەی کەوا من دێڵم ئەو ڕوونی بکاتەوە نەک بە ڕازگۆم بزانێت چونکە هاڕوون یەکسەر حەزەتی موسای بە ڕازگۆ زانی وەکو پێغەمبەر یعنی بۆم ڕوون کاتەوە بۆیە ئەگە قسەیەک حەقیش بوو نەدەتوانی بگەێنی بە مەحامیەک بە کەسێکی پارێزەری قانونی بڵێ ئەم حەقم بۆ بگەێنە جاری وا هەیە هەر قسەیەک شێوازی دەربڕینەکەی بارودۆخ دەگۆڕێ پیاوێک خانوویەکی دەبێ لەبەر بچوشی خانووەکە و کۆمبوونی خانووەکەی ئەچێتە لای کابرایەک کە لە عەقارات و نووسینگەی خانوبەرە ئیش دەکا پێی دەڵێ خانووەکەم دەمەوێت بفرۆشم تۆش لە ساختکردنەوەی کاڵاکانی بازاڕا دەستێکی کارامەت هەیە ڕیکلامێکم بۆ بنووسە مەدحێکی ئەم خانووەم بۆ بکەی بە ئیزنی خوا بەڵکو بۆم بفرۆشێ کابرا لە دانیشە ئەڵە خانووەکە چەندە بۆ مناڵە 100 مەتر یەک ژووری نووسنی هەیە وەڵڵاهی متبەخەکەی زۆر بچووکە کۆمەڵە ناڕەحەتی خانووەکەی باز دەکا کابرا لە دەی گوێ بگرە بۆ منووسیوی ئەم خانووە ڕاستە ڕووبەرەکەی بچووکە مەدبەخەکەی بچووکە بەڵام بەڕاستی خانمی لێ هاتوو ئەوەیە بتوانێت لەم مەدبەخە بچووکەدا جوانترین خواردن دروستکە
بۆیە هەر ئافرەتێکی بەڕێز لەم خانوەدا بێ بەختەوەر دەبێت چونکە لەناو مەطبەخێکی بچووکە دەتوانێت بە کەلوپەلێکی بچووک مەطبەخێک بڕازێنێتەوە دەتوانێت دەستخۆشی خۆی بسەلمێنێ میوانەکان بڵێن هەی ئافرین لە مەطبەخێکی بچکۆلەدا جوانترین خواردنی پێشکەشکردین ئەم دەستخۆشیە لە ئافرەتێک ناکرێت کە مەطبەخێک و چێشخانەیەکی زۆر گەورەی هەبێ کەواتە یەکێک لە صیفاتی ئەم خانووەیە کە مەطبەخەکەی بچووکە صیفاتی گەورەی ئەم خانووە ئەوەیە یەک ژووری نووسنی بۆ منداڵەکان هەیە ئەگەر 4-5 ژوور بوونایە منداڵەکانتان لێک بڵاو دەبوون بەڵام دەتوانن ژوورەکانیان دوو لە سەرێک بخەون و منداڵەکان لە یەکدا نەبڕێن و خۆشەویستیان بۆ یەک هەبێ و هەمویان بە یەکەوە کۆ ببنەوە شەو و ڕۆژ بە یەکەوە بن با برایەتی و خوشکایەتیان نەپسڕێ ئەوە یەکێکە لە صیفاتی ئەم خانووە کە نایەڵ منداڵەکانتاندا ببڕێت یەکێک لە صیفاتی ئەو خانووە ئەوەیە ژووری میوانەکەی بچووکە بە قەنەفەیەکی کەم پڕ دەبێت بە سۆبایەکی بچووک گەرم دەبێت بە موبەریدەیەک سپلیتی ناوێ هاوین فێنک دەبێتەوە مەسرفێکی زۆرت بۆ دەگەڕێتەوە بە یەک کومباری بچووک پڕ ڕوێنوێن دەبێت میوانت کە هەر زانی جێگات نییە نامێنێتەوە مەسرف نابێت لەسەرت ئەوەندە بە جوانی وەسفی خانووەکەی کرد بوو کابراوتی بە قوربان جارە شەرم بۆ بخوێنەوە کە خوێندێ وەکتی بە قوربان مەی دەبەڕاگەیاندن نایفرۆشم وەڵای لە دوی خانوویەکی ئاوا دەگەڕام هەر ئەوەی پێشدا لێی بێزار بوو ئەم وا بە زمان بۆی ڕازاندەوەتی بە قوربان هەر بە دوی خانوویەکی ئاوادا دەگەڕام ئەمە بۆ من باشە ئێمەش خۆشەویستان دەتوانین حیفە بچێ ماڵی کەسێکەوە لە جیاتی پیرۆزبایی خانووە تازەکەی لێ بکەیت دان نەقدی بۆ بدۆزیتەوە بە پێچەوانە ئەوگە خانووەکەشی جوان نەبوو ئەگە خانووەکەشی باش نەبوو بە دیوێکی ترا بە تعبیرێکی تر دەتوانیت کۆمەڵی مواسەفاتی جوان بدۆزیتەوە بۆیە ئەم زمانە خەڵاتی خوایە خوا ڕەحممان پێ بکات لە چاکەدا بەکاری بێنین ئەتوانین وەڵڵاهی دڵی خۆمان و خێزان و منداڵمان و دەوروبەرمانی پێخۆشکەین حکومەت و گەلمانی پێ بەختەوەرکەین هەر ئەو زمانەشە وەکو ڕاگەیاندن وەکو مامۆستای ئاینی وەکو کەسی ڕۆژنامە نووس وەکو قسەکەری بەرپرسی وڵات هەر بەو زمانە دەتوانی فیتنەیەک بنیتەوە بە هەزاران حەشیم و زانا چارەسەر نەکرێ داوا لێ دەکەم خوای پەروەردگار یا ڕەبی خوای زمانمان سەلامەت کەی خوای ئەو زمانەمان تا لەم سەرزەوین لە خێرا بەکار بێ و لە شەڕ بە دووری کەی خوای زمانمان لە خێرا بەکار بێ و لە شەڕ بە دوورمان کەی لە زمانی زمان پیسان و بەدگۆیان خوای مەحفوظمان کەی خۆمان و خێزان و منداڵمان لە شەڕی زمان پیسان بە دوور کەی یا ئەرحەم الراحمین یا ڕەبی خوای لە گوناهی زمانمان خۆش بێ ئەوەی لەمەوە پێش بە نەزانی کردومانە خوای لێمان خۆش بێ هیدایەتمان بدەی لە مەجلیسێکا دانەنیشین کەوا باس و خواسی خراپەی خەڵکی تیا بکرێ و ئێمە تەصدیقی بکەین یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا شافی یا ئەڵڵاه ئەو کەسانەی نەخۆشن خوای شیفایان بدەی ئەو کەسانەی لە خەستەخانەکان و نەخۆشخانەکان خوای شیفایان بدەی ئەو کەسانی نەخۆشی دەرونیان هەیە نەفسیان ئازاری هەیە یا ڕەبی خوای سەبوری بەدڵ و دەرونیان بدەی دەرونی دڵبەخەمان ئارام کەی ئەو کەسانی چاو بە فرمێسکن دڵخۆشیان کەی هەر کەسێک گیراوە بە ناحەق خوای لە زیندانی تاریکە ئازادی کەی خوای هەر کەس بە ناحەق گیراوە ئازادی کەی ئەو کەسانەی دەستکرد و هەژارن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە بارانی ڕەحمەتمان یا ئەڵڵا بۆ بارێنی بارانی ڕەحمەتمان یا ئەڵڵا بۆ بارێنی بەسەر خاکی کوردستانە خێر و بەرەکەتی خۆت بێتە سەرمان لەگەڵ بارانی ڕەحمەتە ئاژاوە فیتنەش لە وڵاتەمانە بار بکە شەڕ و شۆڵ کۆتایی پێبێ خوای ڕۆڵەکانمان سەلامەتکەی خوای ڕۆڵی ئەم دەست بەدەست نوێژانی ئەهلی مزگەوت سەلامەتکەی کە پێشمەرگە و ئاسایش و پۆلیسن خوای ڕەحم بەدڵی دایک و باوکەکان و منداڵە ساوەکان و ژنە ڕووسورەکانی ئەم کوردستانە بکەی ئەم شەڕ و فیتنەیەمان لە کۆڵ بکەیەوە یا ئەرحەم الراحمین لەناو خۆماندا لەم ناکۆشی ڕزگارمان کەی خۆشەویستی و تەبایی بخێ نێوانی میلەتەکەمانەوە لە هەموو بەڵایەک بە دوورمان کەی لە هەموو خێرێک بەشمان بدەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین